يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئاینی پیرۆزی ئیسلام دینێکە پڕ بە باڵای مرۆڤە، هیچ شتێکی لە ژیانی ئینساندا لەبیر نەچووە و ئیهمال نەکردووە. یەکێ لەو بابەتانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی پێداوە بریتیە لە هاوسەرگیری، لەبەر ئەوەی کە ئینسانێک ئەگەر تێر و تەواو بێ هەم لە ڕووی جەستەیی هەم لە ڕووی دەرونیەوە، کاتێککەی گەیشتە باڵغبوون و پێگەیشتن و تێگەیشتن لە ژیان، بە دڵنیاییەوە لە هەردوو ڕەگەزی کوڕ و کچە هەز دەکا، حەزێکی تیا دروست دەبێ کە ئەو بۆشاییەی کە هەیەی و خۆی نیوەیە و نیوەکەی تری بدۆزێتەوە. هەموو ئینسانێکی دەروون سەلامەت حەزی بە هاوسەرگیری حەڵاڵ هەیە. ئەگەر بێت و ئەو حەزی بە یەکگەیشتنی نێوان ڕەگەزی نێر و مێ تەنها بە تێرکردنی چاوەکان بێ کە لە شەرعا پێی دەوترێت نەزەری حەرام، ئەگەر کوڕ و کچێک تەنها بەڕوانینی حەرام چاویان بە یەکتر تێر بکەن، یاخود لە ڕێی هاوڕێیەتی ناشەرعی و پەیوەندیە ناشەرعیەکانی کوڕان و کچانەوە هاوڕێی کوڕی هەبێ و هاوڕێی کچی هەبێ و سەر بە یەکەوە نێن و پەیوەندیان هەبێ، هاوسەرگیریش لە ئەنجامدا ڕوونەدا، یان خوای پەروەردگار هەموو لایەک پەنادا بگاتە حەدی دەستێکەڵاوکردن و ڕوودانی زینا، بە یەکگەیشتنی ڕەگەزی نێر و مێ، هەم لە ڕێی نەزەرەوە، هەم لە ڕێی تێکەڵاو بوونەوە، هەم لە ڕێگەی زیناوە، هەر سێکیان لە ناوچوون و نەهامەتی و پەشیمانی لە دوایە. وەڵڵاهی ئەو کەسانەی کەوا بەم سێ ڕێگایە دەیانەوێ غەریزەی جنسی خۆیان بەتاڵکەنەوە، هیچ کاتێک هەز بە ئارامی دەرونی ناکەن. ڕەنگە بۆ چەند چرکەیەکی کەم لەززەتێکی کاتی وەرگرن، بەڵام ژەهرێکە و لە دوا ڕۆژە لە ناو لاشە و دوا ڕۆژی ئەو ئینسانەدا ڕەنگ دەداتەوە. ئەو کەسەی کەوا پێش هاوسەرگیری پەیوەندێکی ناشەرعی هەبوو بێ، لە ڕوانینێکی حرامەوە بیگرات تا دەگاتە کۆتایی، لە دوای هاوسەرگیری هەز دەکات بۆشاییەک لە ژیانیان هەیە، ئەگە بیدرکێنێ ژیانی هاوسەری تێک دەچێ، ئەگەر بیهێڵێتەوە لە ناخی خۆیدا هەز بە گونەهباری دەکا. بۆیە ئیسلامی ئێمە بەردەوام جەخل لەسەر ئەوە دەکاتەوە کە وەختی خۆی هات و بابەتەکان ڕێک و پێک لە ڕووی مادی و معنەویەوە گونجان، ئەی گەنجان پەلە بکەن بۆ ژنهێنان، ئەی کچان پەلە بکەن بۆ شوکردن، ئەی کەس و کاری کوڕان و کچان خەمیان لێ بخۆن. ئەگەر ئەمەشن نەکرد، ئینسانێک بە پاکی ژیا خۆی کپ کرد، وازی لە هاوسەرگیری هێنا کوڕ بێیان کچ بێ کە پێی دەڵێن کپکردن، کە ئەوە لە دینی ئێمەدانیە. واتەوەتی خۆم یەکلایی دەکەمەوە بۆ خواپەرستی، خۆم یەکلایی دەکەمەوە بۆ خوێندن، خۆم یەکلایی دەکەمەوە بۆ خزمەتی دایک و باوکم، خۆم یەکلایی دەکەمەوانێ بۆ کار و کەسابەت. ئەوەش تووشی حاڵەتێکی دەرونی زۆر نائاسایی دەبێ. ئەو کەسەی کە سەلامەتە لە ڕووی دەرونیەوە، ئەبینی کچێکە لە ماڵەوە وەختی شوکردنیەتی، دایک و باوک زۆر جا بە ئێمە دەڵێن مامۆستا تۆ بڵێی نوشتەی لێ نەکرابێ، سحر لە کچەکەمان و لە کوڕەکەمان نەکرابێ، هەز دەکەین تووڕەیە، قەلەقە، پەستە. نابەڕێزم، ئەوە نیشانەی ئەوەیە ئەو کوڕ و کچە تەندروستە، ئەوە حەدی ئەوەی هەیە کاتی هاتووە بە ڕەگەزی بەرامبەری بگا بە حەڵاڵی. بەڵام خۆشی ئەلحەمدولیلا کچێکی بە شەرم و بە حەیا و بە ئابڕووە، کوڕێکی ڕێک و پێکت هەیە و سنوورەکانی شەرع و بابەتە ئەخلاقی کۆمەڵایەتیەکان نابەزێنێ، ناخی خۆی خواردوتەوە، دەستی گرتۆ بەسەر ئارەزوەکانی خۆیدا و ناهێڵێت تێکەڵاوی حەرام بێ، ئالەم کاتەدا تووشی قەلەقی، تووشی هەڵچوون، تووڕەیی، بێزاری، خەمۆکی،
گۆشەگیری سەرنجام ئەگە درێژە بچێشێت تووشی نەخۆشیە دەرونیەکانیش دەبێت. بۆیە زۆر جا گەنجێک دەبینی لە ماڵەوە لە کچان و لە کوڕانە باوکو دایک هەز دەکەن شتێکی نائاسایی لێ دەبینن، ئەوە سەرنجامی ئەوەیە وەختی هاوسەرگیریەتی و بۆی ئەنجام نادرێ. الحەمدولله سوپاس بۆ خوا پەلامەری ڕێگە حرامەکانیشی نەداوە. ئەی چار چییە؟ ئیسلامی ئێمە نە لەگەڵ حراما بێ نە لەگەڵ کپکردنی جنسا بێ، ئیسلام دەرگا حەڵاڵەکەی بۆ کردوینەتەوە. هەمیشەم ئیسلامی ئێمە وایە کاتێ پێت دەڵێ بەو ڕێگایەدا مەڕۆ دڵنیا بە ڕێگایەکی تری بۆ کردویتەوە، کە پێت دەڵێ ئەمە حرامە و دەستی بۆ نەبەی و نەیکەی دڵنیا بە دەرگای حەڵاڵەکەشی بۆ واڵا کردووی. بەس ئەوە ئێمەین خۆمان لەسەر خۆمانی قورس دەکەین. بۆی خوای پەروەردگار ڕوو دەکاتە ئێمە من تۆ یەک بەیەکی جەنابتان زۆر بەتان الحەمدولله باوکن، خوشکانی بەڕێزم ئێوەی دایک کە کشتان هەیە و کوڕتان هەیە گوێ لە فەرمانی ڕەب العالەمین بگرن. سوورەتی ئەننور ئایەتی 32 خوای پەروەردگار دەفەرموێ وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم. وأنكحوا هاوسەرگیری ئەنجام بدەن بۆ ئەو کەسانەی کەوا هاوسەریان نییە. وأنكحوا ئەمری پەروەردگارە، ئاگاتان لێبێ مشور بخۆن، خەمتان لەبەر بێ، چاوتان لەسەر ئەو کەسانە بێ کە کوڕن کە کچن و هاوسەریان نییە، چاوتان لەسەر ئەو کەسانە بێ کەوا بێ هاوسەر و بێ هاوژینن، پیاوێکە و هاوسەری نەماوە، ژنێکە و هاوسەرەکەی لە دەستداوە یان تەلاق دراوە، ئەی کەس و کار ئاگاد لێبێ مەڵە جارێشکە هاوسەرگیری ناوێ، خەمیان لێ بخۆن، مشهوریان لێ بخۆن. ئەمە ئەمری خوای پەروەردگارە بۆ ئێمە. ئەم ئاەتە ڕوو دەکاتە چێ؟ ئەم ئاەتە بۆ دایک و باوکە، ئەم ئاەتە بۆ ڕیشسپی و پیاوانی بەڕێزی وەکو جەنابتانە کە قسەیەکن لە ناو خزمەکان تا دەڕوا، ئەبێ مشورخۆری ئەوە بی کە بزانی کام گەنجە لە قەوم و کەسەکان تاواخ وەختی ژن هێنانیەتی، کام کچە وەختی شوکردنیەتی، کام بێوە ژنە بێ هاوسەرە، کام بێوە پیاوە بێ هاوسەرە، چاول لە سەریان بێ. کاربەدەستانی وڵات، کاربەدەستانی بێخەمیان وڵاتە نەکبەتە کە ئەوانە نەکبەتن نە کوردستان، ئەو کاربەدەستانەی بودجە بۆ هەموو شتێکی پیسی ئەم وڵاتە دابین دەکەن، بەس ئەوەی لە بیریان نییە هاوسەرگیری گەنجەکانمانە. بزانە جا پارە بۆ چ تەرخان ناکرێ، پارە بۆ چی نییە لەم وڵاتەدا، بەس بزانە بودجەیەک هەیە، شوێنێک هەیە کە گەنجێک پارەیەکی بە حەقی خۆی بە قەرزیش لێ وەرگرێ بە حەڵاڵی، تووشی ڕیبا خواردن نەبێ و وردە وردە لە کەسابەت و لە معاشەکەی بیداتەوە بۆ ئەوەی بێ هاوسەر نەبێ. ئەی کاربەدەستان خوا بە ئێوەش دەفەرمێ خەمی گەنجان لە کوڕان و کچانی وڵاتەکەدان بخۆن، ئەبێ ساڵانە لە بودجەی گشتی وڵاتە بەشێک بۆ ئەم بابەتە گرنگە تەرخان بکرێ. دەوڵەمەندان ئەرکیان لەسەرە، خۆزگە هەموو دەوڵەمەندێک ساڵانە چاوی ورد کردایەوە چەند گەنجێکی لە خۆی بگرتایە و ماڵ و حاڵێکی خنجیلانەی بۆ پێکەوە نایە. ڕێکخراوەکانی خێرخوازی بەڕاستی جێی دەستخۆشی ئینسان خزمەتی منداڵی بێ باوک بکە، بەڕاستی جێی دەستخۆشی خزمەتی فەقیر و هەژار و بێخان و بکەی. بەڵام وەڵڵی بەڕێزان گەنجی وا هەیە لە هەتی و هەتیوترە، ئەو هەموو کوڕکچە گەنجەمان وەختی هاوسەرگیریەتی و کەس ئاوڕی لێ ناگراتەوە، خۆزگە ڕێکخراوێکی خەمخۆری بێلایەن هەبوویایە بە پارەی دەوڵەمەندان ئیشی ئەوە بوویە هاوسەرگیری بۆ گەنجانی لە کوڕان و لە کچان کە هاوسەرگیریان نەکردووە، لەو ئافرەتە بەڕێزانەی بە حیا و بە شەرمەوە هاوسەریان نەماوە پێویستیان بە هاوسەرگیریە خەمی بخواردنایە، ئیشی ئەو ڕێکخراوە بەس ئەوە بوویایە. ئەو کاتە بە قسەی قورئانمان کردووە ئەنکیحوا لەگەڵ هەمووانمانێتی و کەس خۆی لەبەر پرسیارەتەکە نەباتە دەرەوە. ئەلئەیامە ئەوانەی کوڕن کچن وەکو عەرزم کردن بێوە ژنن پیاون و هاوسەریان نییە، خەمیان بخۆن و هاوسەریان بۆ دابینکەن. ئەگە خزمەتکارت هەبوو لە ماڵێ، ئیسلام باسی ئەوەشی کردووە ساڵح و ڕێک و پێک بوو، ماڵ و منداڵی پێ بەڕێوە دەچوو، کچێک بوو هاوسەرگیری بۆ دەکرا دەبێت خەمی خزمەتکارەکەشت خۆی. یەکون فقراء ئەگەر شتێکی خۆی هەبوو، کاری هەبوو، کەسابەتی هەبوو، شوێنێکی ژیانی هەبوو، بەڵام پارەی کەم بوو، مەترسە بڵێ ئێستا بە حاڵ دەژیا، جاوەرە مناڵت ببێ، جاوەرە ژنت ببێ، مادام شتێکی بنەڕەتی هەیە، ئیسلام ناڵێ هەر هیچن نەبێ.
ئەلحەمدوللا شتێکی هەیە بوونێکی هەیە ماڵە خنجیلانەیەک پێکەوە دەنێ کوڕەخەمی داهاتووتان نەبێ ئەو ئەڵڵایە دەرگای ڕست و ڕۆزی ئەوەندە فراوانە والله هەر کەسێک بەنیەتی پاک و خاوێن هاوسەرگیری بکە بە دڵنیاییەوە خوا دەرگای ڕەحمەتی لێ دەکاتەوە هەر یەکێک لە ئێمە کە هاوسەرگیریمان کرد والله هیچمان نەبوو ئێستا سوپاس بۆخوا زۆرمان هەیە ئەوە هەموو بەرەکەتی نیەتی خاوێنی هاوسەرگیریە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی لەو قورئانەدا بوو بە کردار لە ژیانە جێبەجێی دەکرد با بچینە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم بزانین چۆن خەمی ئەو کەسانەی دەخوارد کە هاوسەریان نییە گەنجێکی سەحابی پایەبەرز بە ناوی ڕەبیعەی کوڕی کەعبی ئەسلەمی بۆمان دەژێڕێتەوە دەفەرمێ من گەنجێک بووم باسی خۆی دەژێڕێتەوە دەفەرمێ گەنجێک بووم زۆربەی کار لە خزمەت پێغەمبەردا بووم صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا زۆری خۆش دەویستم بە بدڵنیاییەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئەم گەنجە باسی کردو کوڕی گەنج بۆ ژن ناهێنی والله ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیتر خەریکە بارودۆخەکەم باش نییە و بۆم هەڵناسووڕێ ئەی کەست دەستنیشان نەکردووە بە دڵنیاییەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بڕیار نادا هەر لە خۆ کچی ماڵی فڵان کەسم نەدیوە ڕێک بڕۆ بڵێ ئەو کچەت بدەنێ ناشتی وا نابێ ئەبێ کوڕ و کچ یەکتریان بینی بێ یەکتریان بەدڵ بێ ئەخلاق و ڕەوشتی یەکتر شارەزا بن دیارە ئەم کوڕە نهێنی ناودڵی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردووە کچی ماڵی فڵان کەس واللهی ئافرەتێکی دیندار و ڕێکپێک و بەڕەوشتە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قسەکان و لە نەبەڕاتی دەنگی تێدەگا حەزی بە هاوسەرگیریە لەگەڵ ئەو ماڵەدا لەگەڵ کچی ئەو ماڵەدا بۆیە دەفەرمێ ڕۆژێکیان بانگی کردم و فەرمووی ئینطەلیق إلى آل فلان وەرە کاکە ڕەبیعە بڕۆ بۆ ماڵی فڵان کەس بۆ ماڵی باوکی ئەو کچە کە باست کردووە بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەلامی لێ دەکردن و داوای کردووە خۆمی ناردووە کەسیشم لەگەڵان نییە داوای کردووە تەشریفی مبارەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەجالی نەبوو هاتووم یەک ئیشم هەیە کچەکەتانم پێشکەشکەن و بیکەم بە هاوسەری خۆم و ئەنکیحوا کاکە کارەکان ئاسان کەن ئەم هەموو ڕیسپی و هەراوبەزمەی ناوێ بۆ حەدە قورسیکەی ئەم گەنجە دایکی نەماوە باوکی نەماوە بەس خزمەکانی هەن پێغەمبەری صلی الله علیه وسلم وەکو کاربەدەست و حکمڕانی وڵات خەمخۆرە والله حکومەت هەر بۆیە نییە پارە لێدا هەر نەوت بدزێ هەر دۆلار بدزێ ئەبێ حکومەتی ڕاستەقینە کە لە وڵاتە هەبێ خەمخۆری گەنجان بێ ئەبێ لە پەرلەمانە لەگەڵ ڕێزم بۆ تەواوی پەرلەمانتارانی پێشووی ئێستا نەک پەرلەمان بە موچە زۆرەکەی خەریکی ژنهێنان بێ ئەم پەرلەمانتارانەی ئێمە وەرە دیقەتیان بدەن بە دیندار و ڕیشدار و بێدینیەوە بەس خەریکی ژنی دووەم و سێم و ئەوانن ئەیگەوە هەموو پارەیەت هەیە بۆ خەمی گەنجێک ناخۆی کە حیمایەت دەکا کە پاسەوانی لێ دەکا پێغەمبەر صلی الله علیه وسلم وا نەبوو ئەزانێ ئەم گەنجە پێویستی بە هاوسەرگیریە گەنجێکە دیندارە سیفاتەکانی ئەم گەنجە دەناسێ گەنجێکە دیندارە ئەهلی مزگەوتە گەنجێکە ڕەوشت بەرز و بە ئەخلاقە گەنجێکە کاسبە والله کەسابەت دەکا شەو ڕۆژ دەخاتە سەر یەک بۆ نانی حەڵاڵ بەس کەمی دەست دەکەوێت بە پارەی کرێکاری هەر ئەوەندە کۆ دەبێتەوە کولانە خانوویەکی بچکۆلەی هەیە الحەمدولله ئەنوایەک شەوانە بۆی بچێتەوە بۆیە دەفەرمێ بڕۆ بۆ ماڵی فڵان کەس ماڵی فڵان کەسیش خۆی دەژێڕێتەوە دەڵێ کە چووم وتم بابەتەکە ئەمەیە و سەلامی پێغەمبەرم پێگەیاندن صلی الله علیه وسلم وتیان مەرحەبا برسول الله وبرسول رسول الله یا ڕەبی کاکە ڕەبیعە بەخێر بێی سڵاو لە پێغەمبەری خواوێ صلی الله علیه وسلم سڵاو لە نوێنەرەکەی پێغەمبەری خواش بێ صلی الله علیه وسلم جا خۆی دوایی بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ فأكرموني وزوجوني وألطفوني ولم يسألوني البينة چوار شتیان لەگەڵا کردم هاوسەرگیری کە دەچی بۆ خوازبێنی دایمە دڵت قەلەقە تۆ بڵێ چۆن بن ماڵی فڵان کەسی خاوە نافرە لەگەڵما ئەفەرمێت چوار شتیان لەگەڵا کردم زۆر بەڕێز بوون لەگەڵما زۆر بەڕێز و بە حرمەت و بە خۆشەویستی هاتنە پێشوازیم بەڕێزان کە کەسێک هات بۆ خوازبێنی کچەکەت بە ئەو پەڕی ڕێزەوە پێشوازی لێ بکە وا بزانە خۆشەویستترین کەس هاتۆ بۆ ماڵەکەت کوڕێکت بۆ زیاد دەبێت کوڕێک کچێکت بۆ زیاد دەبێت گە چوێ خوازبێنی کچی خەڵک زۆر ڕێزیان لێگرتم ڕاستەوە خۆش گوتیان یەخوا مبارەکت بێ پرسێکیان بە کچەکە کرد و زمانی ئەویشیان کێشایەوە دایکی بۆی دەرکەوە دەویش دڵی بە ئەوەیە یەخوا پیرۆزت بێ هەر دەست بەجێ زۆر لەگەڵمان نەرمونیان بوون وەلەم یەسئەلونی ئەلبەیینە داوای شاهیدیشیان لێ نەکردم بڵێن ئەرە کاکە چێ دەڵە ڕاست دەکەی پێغەمبەری خوا سەڵام تۆی ناردووە و
بەدەمی ئەوە نەهاتووی ئەبێ بەڕێزان ئەوەندە متمانە بدەی بە زاواکەت بڵێ قەت درۆ لە تۆ ناوەشێتەوە هیچ داوای شایدیان لێ نەکردم بابەتەکەشیان قورس نەکرد وتیان ئەی خۆزگە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی تەشریفی بهاتایە چۆن هەر کوڕەکەی ئاوان ناردۆ بە تەنیا نا زۆر بە ئاسانی وتیان یەخوا پیرۆزت بێ داوای هیچ بەڵگە و شاهیدێکیشیان لێ نەکردم دەفەرمێ هاتمەوە فەڕەجەعت حەزینەن ئای کە خۆشحاڵ بووم بەو کچە گەیشتم کە ساڵانێک ئاواتمە هاوسەری ژیانم بێ بەڵام دڵم پڕ لە خەمە ڕوخسارم خەم دایگرتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی بەسەر ماهێنا و فەرمووی ما بالوک ئەوە چیتە خۆ تۆڵی کچەکان پێشکەش کردم بە ئاواتی دڵم گەیشتم ئەی بۆ خەمباری وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەزانی بۆ خەمبارم فمن ئەین الصداق ئەی مارەی لەکوێ بێنم ئەبێ ملیوانکەیەک بازنێک شتێکم پێ بێ بۆ ماری ئەم ئافرەتە باشەوە بەیانی چوینەوە بۆ مارەکردن ئەی چی بکەم بە مارەی ئەی پێغەمبەری خوا هیچم نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرمووی کاکە مارەی ناوێ نا دەبێ حەقی کچەکەش بدەی والله هەموو کچێک حەزی بە مارەی هەیە بە پێی توانای ماڵی زاوا بەڵام شتێکی هەر بۆ بکە دڵی پێخۆش دەبێ ڕازگۆیی تۆ والله گە دەسەڵاتم هەبێ هەموو دنیات پێشکەش بێ ئەی کچەکە بەس ئەمە نەمدەسەڵاتە لەمڕۆدا ئەوە نێتی ڕازگۆیی خۆم دەسەلمێنم حتا توانام هەبێ هەموو دنیات پێشکەش بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەمی مارەی یەکەمە وا لە خزمەت جەناب تا چوین بۆ مارەکردن من چیام پێ بڵێم چیم هەیە بۆ مارەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵی پیاو ماقوڵی خزمەکانی کۆکردنەوە خزمی ئەم گەنجە ئەم ڕەبیعەیە لە هۆزی ئەسلەم فەرمووی اجمعوا له وزن نواة من ذهب کاکە بە هەر هەمووتان بەقەدەر کێشی دەنکە خورمایەک زێڕی بۆ کۆ بکەنەوە هەر کەسە بە پێی توانای خۆی بێنن پارەدا بنێن خزمەکانی دەفەرمێ بەقەدەر ئەوەندەی دەنکە خورمایەک نازانم چەند مسقاڵ دەکا زێر والله کۆیان کردەوە بە پیاوانە هەموو خزمەکانم باریان خستە سەرشانی خۆیان و پارەیان ئامادە کرد و بەقەدەر کێشی دەنکە خورمایەک ملیوانکە و بازنێکمان کڕی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەمەش بۆ ماڵی خەزورت بەرە و پێشکەش بە کچەکەیەکەوە بڵێ ئەمەندەم پێ بۆ مارەیی دەفەرمێ کە چووم دیسان مەحزونم خوای ژیان بڵێن کەم نەبێ داوای زیاتر نەکەن بەڵام نا ئەوە پەروەردەی قورئانن و ئەنکیحوا کوڕە خەمیان لێ بخۆن چەندە خەمی کوڕەکەت دەخۆی خەمی کچەکەشت بەوە بخۆ باری ماڵی زاوا قورز مەکە ئەوەندەی دەسەڵاتە دەفەرمێ وەڵڵی کە چووم ئەم جارە لە جاری پێشوو بەڕێزتر بوون کەوتم ئەمە مارەی کچەکەتانە وتیان کەثیڕ طەیب ئەی ماشەڵڵا کە زۆرە کوڕە هەر زۆریشە ئەی کە جوانە هەردووکیان وتیان هەم زۆرە خوانەی بڕێ هەر زۆرت هێناوە ئەو مارەیە هەر زۆرە و زۆریش جوانە ئەو ملیوانکەیە ئەو بازنەیە دڵیان زۆر خۆش کردم ئەوە مارەیش الحەمدوللا جێبەجێ بوو دیسان گەڕامەوە فەڕەجەعت حەزینەن ئەم جارەش دیسان خەم دەموچاوی داگرتوومەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەم جارە کاکە ڕەبیعە بۆ دیسان وا مەحزوونی دیسان بۆ خەمباری ئای چەند گەنج هەیە ڕۆژانە ئەوە بە خەمباری دەبیندرێ حەزی لێ بەخوا بە حەڵاڵی بە ماڵی خۆی بگا بەڵام مادە دەستەکانی گوشیوە هیچی نییە خەمبارم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ومن ئەین ئولیم ئەی نانی شایی بەچی حازر کەم پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەمەشیان نەیفەرموو کڕە پێویست ناکە هەر شەیەک بڕە دەستی بگرەوە ئەگەر ماڵەکە بیانەوێ یەکسەر کچەکەت دەدەنێ نا هەموو شتێ حەدی خۆی هەیە لە ژیانە یەک جار هاوسەرگیری دەکەی بەس سنوورەکانی شەرعی خوا مەبەزێنە با خەڵک پێ بزانێ با هەموو خەڵک بزانن کچی فڵان کەس شووی کردو کوڕی فڵان کەس ژینیەناوە بەس تێکەڵاوی ناشەرعی ڕوو نەدا لە سنووری شەرعی خوادا نانی شایی زۆر پیرۆز و بەڕێزە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نانی شایی بەچی حازر کەم وەڵڵا نیمە پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵی پیاوی ڕیشتی وەکو جەنابتانی کۆ کردەوە کە خزمی ئەم گەنجە بوون فەرمووی ئیجمعوا له شاتن کاکە پارە کۆ بکەنەوە ئەی خزمەکانی پارە کۆ بکەنەوە مەڕێکی بۆ بکڕن پارەی مەڕێک کۆ بکەنەوە یەک مەڕ بۆ نانی شایەکەی بکڕن جا لێرەدا خۆشەویستان کە حەدیسی پێغەمبەرتان خوێندەوە صلی الله علیه وسلم وردی تەماشای کەن پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم گەنجەی نەنارد بۆ لای ئیمامی عوسمان بۆ لای عەبدوڕەحمانی کوڕی عەوف بۆ لای خاوەن کۆمپانیای فڵان کاکە یارمەتێکی ئەم گەنجەم بۆ بدە ئێستا لە وڵاتی ئێمەدا بەداخەوە وەڵڵاهی گەنجی وا هەیە داوای یارمەتی دەکا باوکی زۆر دەوڵەمەندە ئەی پارەی باوک بۆ ڕۆژێکی ئاوانە بێ بەڕێزم بۆ چیتە وەڵڵاهی باوک هەیە سواب بۆ کوڕەکەی دەکا کە ژن دێنێ
وەڵام مامۆستا دەستکورتین و کاکە تۆ بای 50-60 دەفتەر بەس مڵک و ماڵت هەیە 3-4 سیارەت هەیە جا خۆوانە ناخورێ ئەی دەتەوێت خەڵک خێرت پێ بکە ئەی پارە بۆ ئەولاد نەبێ بۆ ڕۆژێکی وا بۆ چیتە کابرا دەبینی سەیری دەکەی ئەو هەموو خزم و کەس و کارەی هەیە و هەمووش دەست ڕۆیشتون پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو بڕۆ بۆ لای فڵان دەوڵەمەند بۆ لای فڵان کەس بۆ لای فڵان ڕێکخراو نا خزمەکانت دەبێت بۆ ڕۆژێکی ئاما لەگەڵ تابن بۆی تۆش دڵت بە خزمەکانت خۆش بێ بەیانی هەست پێی خزم و کەس و کار هەر بۆ گریان تێتا نییە لەگەڵ تانیە بۆ کولیارەکەش لەگەڵ تایە دەفەرمێ وڵات چوومەوە لای خزمەکان و فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وای فەرمووە وتیان بەسەر چاوان خزمی مرد پیاوانە هاتنە پێشەوە فجمعوا لي في كبش فطيم سمين والله ئەوەندەیان کۆ کردەوە نەک پارەی مەڕێکی یەک بەرانی گەورەی قەوەمان پێکڕی یعنی پارەی 2-3 مەڕکۆ بوو بۆ دامان بە بەرانێکی گەورە بەڕێزم ئێستا ئێمە لە ناو میلەتی کوردە دەستخۆشیتان لێ دەکەم هەندێک جار لە پرسەدا زۆر بە دەوری یەکەوەین کابرا لە پرسەدا مەڕ سەر دەبڕێ ئەگەر گەنجەکە مرد کوڕە ئەو مەڕەی بۆ نانی شایەکەی بۆ سەر ببڕە نەک بۆ پرسەکەی کۆمەڵە خەڵک هەیە کاتێک کەسێکی دەمرێ هیچ هۆڵێک بەر ناکەوێت تەعزیەکەی ئەوەندە فراوانە کەچی هەر ئەو گەنجیان کە ژندێنێ کەس ئامادە نیە 10,000 بداتێ مسقاڵێ زێڕی بۆ بکە وەرە تۆ لە ژیانە بەڕێزم خزمە باشەکەم لەگەڵ مابە بۆ وەکو ئەم گەنجە هەر لەبیرم بێ گەنج قەت ئەو مۆقیفەی ماڵی خەزووری و خزمەکانی لەبیر ناچێتەوە کۆمەڵە خەڵکی بەڕێزی وەکو جەنابتان هەیە لە ناو خزم و کەس و کارە مانگانە پارە 20 کۆ دەکاتەوە بۆ تەعزیە ئەگەر تەعزیەکمان هەبوو لەوە پارەیە نان و چێش حازرکەن دەخۆزگە سندوقێکیشتان هەبووە لە ناو خزم و کەس و کارە بۆ ئەو گەنجە بەڕێزانەی کەوا هەژارن لە ناو قەوم و کەسەکەدا کە ژنیان هێنا ساڵی 1-2 جار یارمەتی 1-2 گەنجی پێ بدەی لە ژن هێنانە تخوا ئەو باشتریان تەعزیە ئێمە ئەوەی شەرع نەهی لێ کردووە شەرع دەڵێ کە مردوون لێمر لەسەر قەبرانەوە خوا حافیز و تەواو تەعزیە نابێت لە ماڵان و لە مزگەوتادا بندرێ نابێت هیچ مزگەوتێ قاعی تەعزیە هەبێ بەس دەبێت هۆڵی شەکرا و خواردنەوەی هەبێ دینی ئێمە دینی ژیانە دینی زیندووبوونە نەک دینی مراندن و مردوەکان دەپەرستین و زیندوەکان دەکوژین والله دەڵێ یەک بەرانیان کۆ کردەوە و بردم بۆ ماڵی خەزوورم ئەوانیش وتیان کاکە ئەی نان دیارە ئەو زەمانەش نان کەم بووە هاتمەوە دیسان خەمبارم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی نانەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبێ خۆشی شتێک ببەخشێ هەر بەخسە تێدا نەبوو فەرمووی بڕۆ بۆ لای دایکە عایشەت بڵێ سەیری کەندووەکەمان میکتەلەکە بکە کە کەندووەکە و هەموو بینیمانە لە کوردەواریش زەخیرەی تێدەکرێت چی تێدا بوو بیهێنە والله چون دای عایشە فەرمووی 7 ڕبە جۆمان هەیە یعنی نزیکی فەردەیەک هێنام و ئەویشم برد بۆ ماڵی خەزوورانم وتیان کاکەی جان با خزم و کەس و کارت بێن حیوانەکە بەرانەکە سەر بڕن و گۆشتەکە پارچە پارچەکەن و بیکەنە مەنجەڵەوە ئێمە ژافرەتەکانمان ماڵی بووکێ نانەکە دروست دەکەین نان و گۆشتێکی زۆر دروست کرا چوین بە شوێن پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەتمان مارە کرد و نانی شایی کرا و پێغەمبەریش لە نانەکەی خوارد کوڕ و کچێک چوونە ماڵێکی بچکۆلانە دەستێ نوێن بەڵام پڕ لە خۆشەویستی دوو دڵی دڵخۆش دڵخواست بە دڵی خۆیان گەیشتن ئەمە جێبەجێکردنی ئەمری قورئانە ئەمە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆزگە لە خۆزگەی خوا باوکەکانی ئێمە دایکەکانی ئێمە ئەوە هاوسەرگیریان بۆ کوڕ و کچەکان ئاسان دەکرد نەک ڕۆژانە خەڵک گرفتاری ئەوەیە باوکی کچەکە بە هیچ شێوەیەک ڕازی نابێت دەبێت دەشێق و مەلابچێ دەستی ماچکە بابەتەکە زیاتر درێژ ناکەمەوە کاتی جەنابتان زیاتر لە خوتبەدا ناگرم ئەم بابەتە خەم خواردن لەو کەسانەی کە هاوسەریان نیە لە ناو کۆمەڵگەی موسڵماندا بابەتێکی گرنگە ئینشاءڵڵا لە وتاری داهاتوودا زیاتر قسەی لەسەر دەکەین یا ربی خوای پەروەردگار داوا لێ دەکەم بە ڕەحمەت و میهرەبانی خۆت یا ربی خوایە هەموو کارێکی خێرمان بۆ ئاسانکەی یا إله العالمین یا رب العالمین هەموو ئەو کەسانەی کەوا هاوسەرگیریان بۆ نەکراوە لە کوڕان و لە کچانمان لە پیاوانی بێ هاوسەر لە ژنانی بێ هاوسەر یا ربی خوایە کاریان بۆ ئاسانکەی هەموو کوڕکچەکانمان لە هەموو بێ شەرعیەک یا رب العالمین بپارێزی خوایە هەموو کوڕکچەکانمان بە ئاواتی حەڵاڵی خۆیان بگەێنی بەلا نەو خانەی هاوسەری حەڵاڵی خۆیان بگەێنی ڕۆژی دوعا قبول بوونە و بەدەستی بەدەستنوێشەوە یا رب العالمین لە دەپاڕێنەوە ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی خوایە ئەوانەی هەر جۆرە نەخۆشیێکیان هەیە شیفایان بدەی ئەوانەی دڵبەخەمن یا ربی خوایە دڵیان خۆشکەی یا رب العالمین هەموو ئەو گەنجانی وەکو ئەو گەنجە دڵپڕ لە خەمن خوایە دەرگای خێر و ڕەحمەتی خۆتیان لێ بکەیتەوە
دەرگای خێر و بەرەکەت و ڕەحمەتی خۆت لە هەر هەمومان بکەیتەوە لە هەموو میلەتی موسڵمان بکەیتەوە. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.